ڕژێم لە سووریادا دەگۆڕێت و کۆمەڵگەی نێونەتەوەیش بە دەرفەتێکی مێژووی ناودێری دەکا بۆ گەل و لایەنەکانی سووریا. داواکان هەروە دێو زیاتر دەبن بۆ پاراستنی کەمایەتیەکان پاش ڕووخانی ڕژێمی بنەماڵەی ئەسەد لە سووریادا. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتن. دانڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا لە دیمانەیەکیدا لەگەڵ کەناڵی NBCدا باسی لەوە کردووە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیدا لە کۆشکی سپی بڕیاری لێبوردنی ئەو کەسانە دەدا کە بەهۆی ڕووداوەکانی 6 مانگی یەکی ساڵی 2021ەوە گوناهبار کراون. لەو ڕۆژەدا لە ئەنگرانی ترامپ هێرشیان کردە سەر باڵەخانەی کۆنگرێس و زیاتر لە 140 کەس لە هێزی پۆلیس بریندار بوون و چەند کەسێکیش گیانیان لەدەستدا. سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا دەڵێ دەشەیە هەندێ مەرجیش هەبن لەو لێبوردنەدا و ئەوانە نەگرێتەوە کە بەدکاری و کاری سەرشێتانەیان کردووە هاوکاتی ئەو پەلاماردانەی کۆنگرێسی ئەمریکا. ئەو ڕووداوانە بوونەمایی دەستپێکردنی گەورەترین لێکۆڵینەوە کە تا ئێستا کرابێ لە ئەمریکادا. زیاتر لە 1251 کەس گونابار کراون و 645 کەسیش سزا دراون و سزاکانیش لە چەند ڕۆژێکی زیندانیکردنەوە بووە تا دەگاتە 22 ساڵ بە پێی ڕاگەیەندراوی وەزارەتی داد. دانڵد ترامپ ئەو دادگاییکردانەی لایەنگرەکانی بە گەندەڵی ناودێر کردووە. ئەم لێبوردنە دوابەدوای لێبوردنەکەی سەرۆک بایدنە لە هەنتەری کوڕی کە بە پەشیمانبوونەوەیەکدا دەنرێ لەو پەیمانەی دابووی سەبارەت بەوەی هیچ دەستێوەردانێک ناکە لە دۆسەی گونابارکردنی کوڕەکەیدا. بەڵام ئێستا دەڵێ هەنتەر شایستەی ئەو لێبوردنەیە چونکە قوربانی بووە لە دادگاییکردنێکی سیاسیانەدا. لە مانگی 11دا ڕێژەی کار لە بەرزبوونەوەدا بووە لە ئەمریکا و ئەمەش وەهای کردووە دڵنیایی زیاتر بێ کە بانکی یەدەکی فێدراڵی لەم مانگی 12دا نرخی سوود کەمتر دەکاتەوە. بەپێی راپۆرتی مانگانەی وەزارەتی کار 227,000 کار لە مانگی 11دا زیادی کردووە و ئەمەش زیادبوونێکی بەرچاوە بە بەراورد لەگەڵ مانگی دەی ڕابردوودا کە زیادبوونی کارەکان گەلێک کەمتر بوو بەهۆی مانگرتنەکان و هەروەهاش بەهۆی ئەو زریانانەی لە ئەمریکایاندا بوو. کەرتی تەندروستی بە پلەی یەکەم دێ لەو زیادبوونی کارانەدا بە جیاوازیەکی کەمیش کەرتی هوتێل و گەشتیاری لە پلەی دووەمدایە. ئەم زۆربوونەی ژمارەی کار بەشێکە لە بزوێنەری ئابووری لە ئەمریکا راپۆرتەکانیش ئاماژە بە زیادبوونێکی بەرچاویش دەکەن لە کرێی کاردا. هەر لەم راپۆرتەی وەزارەتی کاردا وێڕای زیادبوونی ژمارەکانی کاریش باسی لە بە ئاستەم بەرزبوونەوەی ڕێژەی بێکاریش کردووە لە ئەمریکادا بۆ لە 4 و لە 2 کە ئەمەش هێشتا بە ئاستێکی نزمی بێکاری دادەنرێ لە ئەمریکادا. دوای زیاتر لە 50 ساڵی فەرمانڕەوایەتی بنەماڵەی ئەسەد بە تەنیا مایەوە و پاش ئەوەی رووسیا و ئێران دۆستە دێرینەکانی ئەو بنەماڵە فەرمانڕەوایە پشتیان تێکرد ئەوەی بۆ بەشار ئەسەد و نەوەکانی تری بنەماڵەکەی مایەوە پەنابەری بووە وەک میدیاکانی رووسیا باسییان کردووە کرملن ئەو پەنابەرەتی لەسەر بنچینەی مرۆیی بەخشیوە بە ئەسەد و بنەماڵەکەی. هەر چۆنێک بێ ڕژێم لە سووریا ڕووخا، بەڵام ئایندەی ئەو وڵاتە و کارکردن بۆ دروستکردنی ئەو ئایندەیە پێدەچێت گرنگترین و گەورەترین بابەت بێ یان بوو بێت لە پێش و لە پاش ڕووخانی ڕژێمە بنەماڵەیەکەی ئەسەدەوە. لەوانەیشە
ئەو ئایندەی سووریا فاکتەرێکی سەرەکیش بێ لەو وێناکردنەی بۆ داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت. دکتۆر ئەیمی هۆڵمز میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. میوانی ئەم هەفتەیەمان ژمارەیەک پۆستی گرنگی هەبووە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و پێشتریش وەک پسپۆر لە نێوەندی وەدرۆ وەڵسن بۆ لێکۆڵینەوە و لە نێوەندی نیو لاینس و هەروەهاش لە ئەنجومەنی پەیوەندیە دەرەوەییەکان کاری کردووە. دکتۆر ئەیمی سەرەتا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیارم ئەوەیە دوای ڕوخانی ڕژێمەکەی ئەسەد دیموکراتی جێگیر دەبێت لە سووریادا؟ سپاس بۆ میواندیاریەکەت و خۆشحاڵم کە لێرەم لەم ڕۆژانەی کە مێژووین و ڕژێمەکەی ئەسەد ڕووخاوە و ئەمەش کاریگەریەکی زۆری دەبێت بەسەر ژیانی سووریەکانەوە و هەروەها بەسەر ناوچەکەشەوە. پێم وایە هێشتا زووە بڵین کە حکوومەتی ئایندەی سووریا چۆن دەبێت و هەمووش دەزانین هێزەکانی سەر هەڵداوان کە دەستیان کرد بەسەر دیمەشقدا هێزی جیاوازن و ئایندەش کەوتۆتە سەر ئەوەی ئایا دەگەنە ڕێکەوتنێکیان نە لەم قۆناغەی دوای ئەسەددا. سەنگیەکی زۆر لەسەر ئەجۆلانی ڕێبەری هەیئەتی تەحریری شامە لە کاتێکدا هێزی تریش هەن وەک لەشکری ئازادی سووریا کە لە باشوورە بەر لە هێزەکانی جۆلانی چوونە ناو پایتەختەوە. بەبێ گومانیش هێزەکانی سووریای دموکراتیش پێشوەخت چوونە ناو ناوچەکانی دیرژ زوورەوە و لە حەسەکە و لە قامشلوش جێی هێزەکانی ڕژێمی سووریایان گرتەوە. هێزی چوارەم کە پێی دەڵێن لەشکری نیشتیمانی سووریا و تورکیا پشتیوانی دەکات کەوتۆتە شەر لەگەڵ هەسەدەدا. جا ئەم لایەنانە پێویستە بگەنە ڕێکەوتنێک لەسەر چوێنێتی بەڕێوەبردننی سووریا، بەڵام هێشتا زووە بگوترێت ئایا دەتوانن ڕێک بکەون یان نا. یەکێک لە پرسیارەکانەوەیە بە تایبەتی کاتێک کە باس لە گۆڕانکاری دەکەین لە وڵاتێکی وەکو سووریادا مەرجە ئەو گۆڕانکاریە بە باش ناودێر بکرێ. بۆ نمونە ئێمە ئەزمموی ئەفغانستانمانەیە گۆڕانکاریەکی ئەجگار گەورە لە ئەفغانستانە ڕوویدا، بەڵام وەکو زۆرێک لە چاودێری ئاماژەی پێدەکان ئەو گۆڕانکاریە باش نەبوو. بۆ سووریا چۆنە؟ هەندێک لێکچوون و هەروەها جیاوازیش هەن لەگەڵ ئەفغانستاندا کاتێک بەراوردی دەکەین لەگەڵ قەیرانی سووریادا، چونکە سووریا بۆ چەندان ساڵە لایەنی جیاوازی فەرمانڕەوایەتی دەکەن و فەرمانڕەوایەتی نێوەندی زۆر لاواز بوو. پێشتر هەرگیز وەها نەبووە. پێشتر هەموو دەسەڵاتەکان لە دیمەشقدا بوون. شەڕی ناوخۆ ئەو بابەتەی گۆڕی و هەر ناوچەیەکی سووریاش فەرمانڕەوایەتێکی جیاوازی تێدا بووە. بۆ نمونە لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵات کە هەسەدە باڵا دەستە، حکوومەتێکی خوجەیی پێکهێنرا و سیستەمی هاوسەرۆکی تیایدا بەکارهێنرا لە ناوچە جیاوازەکانی بەڕێوەبەرایەتی خۆسەردا. فەرمانڕەوایەتی زۆر جیاواز بوو لە ناوچەی ئیدلب کە هەیئەتی تەحریری شام دەسەڵاتدار بوو. جا ئەمە یەکێکە لە جیاوازیەکان لەگەڵ ئەفغانستاندا. لە ناوچەکانی بەڕێوەبەرایەتی خوسەر هەوڵەکان زۆرن تا ژن ببێتە بەشێک لە دەسەڵات لە دامەزراوەکانیدا. هەوڵ دراوە بۆ بەشداریکردنی کەمایەتی نەژادی و ئاینیەکان لە پرۆسەی فەرمانڕەوایەتیدا. ئەمانە ئەزمموونێکی جیاوازی فەرمانڕەوایەتین لە حکوومەتی خوجەیەکاندا و جیاوازی شن لەوەی لە ئەفغانستان هەبووە. یەکێک لە یەکچوونەکانیش ئەوەیە تالیبان لە ئەفغانستان هەر لە سەرەتاوە دەیوت سیستەمێکی فرەیی دادەنێت و مافی زیاتر بۆ ژنان بەلاوە پەسەندە. بەڵام کاتێک دەسەڵاتی گرتە دەست هیچی وەها نەبوو. ئێستاش هەندێک کەس کە سەیری هەیئەتی تەحریری شام و جۆلانی دەکەن دەڵێن بەڵێشتی ڕاست دەڵێیت، وەک ئەوەی پێویستە کورد لە سووریا بە یەکسانانە سەر و سەودایی لەگەڵدا بکرێت و بەشێکە لە سووریا. ئەمە لێدوانێکی زۆر جیاوازە لەوەی لەشکری نیشتیمانیش سووریا کە تورکیا پشتیوانی دەکات، بەڵام هێشتا زووە پاش چەند ڕۆژێک لە ڕوخاندنی ڕژێمەکەی ئەسەد بگوترێت ئەو ڕاگەیاندنەی خۆی جێبەجێ دەکات یان نا. دکتۆر ئەیمی من دەگەڕێمەوە بۆلات. سەرۆکی ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی ڕوخانی ڕژێمەکەی بەشارە لە ئەسەد دەرفەتێکی گرنگە، بەڵام دەشێت بەو دەرفەتە پێچەوانەش بێتەوە. لە کۆتاییدا ڕژێمەکەی ئەسەد ڕووخا. ئەو ڕژێمە سەدان هەزار هاوڵاتی بێتاوانی سووریایی تۆقاندە بوو، ئەشکەنجەی دەدان و دەیکوشتن. ڕووخاندنی ئەو ڕژێمە بەرەنجامێکی دادپەروەرانەیە. ئێستا ساتەوەختی دەرفەتێکی مێژوویە بۆ گەلی سووریا کە لە ژێر مێنەتێکی درێژخایاندا بووە بۆ بنیادنانی ئایندەیەکی باشتر بۆ وڵاتەکەیان کە شانازی پێوە دەکەن. هەروەها ساتەوەختێکی مەترسیدار و نادیاریشە. هەر لە دەستپێکی هێرشەکانی هەیئەتی تەحریری شام و هێزە چەکدارەکانی تری سووریا کە وڵاتی تورکیا پشتیوانیانە ئاماژە بەوە دەکرا لە چەند کەناڵێکی تایبەتەوە
قسە لەگەڵ گەورە کاربەدەستانی ڕژێمی پێشووی سووریادا کراوە بۆ ئاڵوگۆڕێکی هێمنانەی دەسەڵات لە سووریادا. وبأن هذا البلد يستطيع أن يكون دولة طبيعية. دەشێت سووریا وڵاتێکی ئاسایی بێت، وڵاتێک پەیوەندێکی باشی هەبێت لەگەڵ دراوسەکانیدا و لەگەڵ وڵاتانی تری جیهانیشدا بەبێ ئەوەی ببێت بە بەشێک لە هیچ هاوپەیمانیەتیەک لە ناوچەکەدا. ئەمە جێدەهێڵین بۆ ئەو ڕێبەرایەتیە نوێی گەلی سووریا هەڵی دەبژێرێت. ئێمەش ئامادەین بۆ هاوکاریکردن لەگەڵ ڕێبەرایەتی نوێ و کاراسانیکردنیش بۆ گواستنەوەیەکی بە بەرنامە لەسەر بنەمای پارکستنی دەوڵەت. کۆمەڵگەی نێونەتەوەیی بە وردی چاودێری ڕەوشی سووریا دەکات و هەر لەگە بڵاوبوونەوەی هەواڵەکەی ڕۆژی یەکشەمەی ڕووخانی ڕژێمەکەی بەشارت ئەسەد نەتەوە یەکگرتووەکان داوای لەلایەنەکانی سووریا دەکرد تا وابەستەی ڕێنماییەکانی بن. هەر زۆر گرنگە هەموو سووریایەکان پێکەوە بن و زمینەیەک بڕەخسێنن بۆ ئایندەی سووریا لەگەڵ ئەو خواستانەیاندا یەک بگرێتەوە کە لە 14 ساڵی ڕابردوودا بۆی دەجەنگان. پێویستە دەست بکرێت بە هەنگاوەکانی قۆناغی گواستنەوە. ئەمە کارە سەرەکیەکەیە و پێویستە لەسەر ئەو زمینەیە ئاشتی بنیاد بنرێت و ڕێگەیش بگیرێت لە دابژبوونی سووریا و دواتر قسە لەسەر بابەتەکانی تر بکرێن. ڕووخانی ڕژێمی سووریا هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ دەوڵەتی جوو لەو ڕوانگەیەوەی بۆ لەمە دووە چیدی سووریا نابێتە بنکەیەک بۆ جموجۆڵە شەڕانگێزیەکانی کۆماری ئیسلامی ئێران. بەڵام وەک گەورە بەرپرسانی ئیسرائیلیش دەڵێن لەگەڵ ئەم ئاڵوگۆڕەشدا هێشتاش مەترسی هەردەمێنن. زەیۆم هیستۆری بەتۆدۆتە میزراخە تیخۆن. ئەمە ساتەوەختێکی مێژوویە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست. ڕژێمەکەی ئەسەد کە گرێدراوێکی سەرکیانەی بەرەی بەدکاری ئێران بوو ڕووخا. ئەم ڕووخاندنە بەرەنجامێکی ڕاستە و خۆی ئەو گورزانە بوون کە لە ئێران و حزبوڵامانداون واتە پشتیوان کارەسەرکیەکانی ڕژێمەکەی ئەسەد. جا ئەو بڕیارانە زنجیرەیە کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە لە ناوچەکەدا و بەتایبەتیش لەوانەی دەیانەوێت خۆیان لە ڕژێمە دیکتاتۆری و سەرکوتکارەکان ڕزگار بکەن. بێگومانم گۆڕانکاریە دەرفەتی گرنگ بۆ دەوڵەتی ئیسرائیل دەڕەخسێنێت، بەڵام مەترسیشی تێدایە. ئەنجومەنی نیشتیمانی کورد بەشێکە لە هاوپەیمانێتی ئۆپۆزیسیۆنی سووریا کە بنکەی لە تورکیایە. بەڵام هێزەکانی سووریای دیموکرات نەبووتە بەشێک لەو هاوپەیمانێتیە و ڕوبەرێکی بەرفراوانی ناوچەکانی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریای لەژێر دەستدایە. طرفی دیتر حەمی طرفی دیتر چی گروپی دیتر چەکدار عێراقی سووریە سەری دەرەجی هەیە تەحریر شام تێ بەرنامجێکی مای کۆمیتەی جوان شەر بکنین بەرەجمە شەر نەکرد ئانەجێت بەرنامجێکی مای بێرەنگێنینە ئەوەل سەروان دمینێ ئەوە ڕەوشێک مەسەلەیەکی سیاسیە نزیکبوونێکی سیاسیە وەکی مەدای خویاکردن ئەم بجێ دیالۆگەرەش هەر کەسی را بەکردنە هەلبەتە ئەمە بەرژەوەندەی گەلی خۆ ئەساس بگرن و بەرژەوەندەی سووریا گشتی یەکتێ سووریا ئەمە ئەساس بگرن. دکتۆر ئەمین لە وەڵامی پرسیاری یەکەمە ئاماژە بەوە کرد کە لایەنەکان جۆراوجۆرن بە تایبەتی ئەوانەی کە ئێستا لە ناو دیمەشقدان و ئەڵبەت ناکۆکیش هەیە لە نێوانیاندا. بەڵام بەرپرسیارەتی ئایندەی سووریا بەڕای تۆ وایان لێ دەکا کە یەکگرتوو بن؟ گێرپێدرسنی نێردراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ سووریا کە لە ڤیددیۆکەدا بینیمان چەندان ساڵ هەوڵی ناوبژیوانکردنی دەدا لە نێوان لایەن و ڕێکخراوەکانی سووریادا هەتا بگەنە چارەسەرێکی سیاسیانە هەرچەندێکە بەداخەوە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا نەکرایە بەشێک لە وتوێژانە. هەر بۆیە بۆ ئیستا زۆر گرنگە بەڕێوەبەرایەتی خۆسەر بکرێتە بەشێک لە وتوێژانەی دەکرێن لەسەر ئایندەی سووریا و پێویستە هەموو لایەنەکانی تریش بەشدار بن چونکە ئەستەمە چارەسەرێک بۆ ئەو کێشەیە هەبێت ئەگەر بێت و هەموو پاشخانە جیاوازەکانی ناو سووریا لەسەر مێزی دانوستاندن نەبن. بەڵام ڕاستیەکی ژەیە لەو کۆنگرەی کە هەفتەی ڕابردوو لە دۆحە کرا ینی ئەوەی کە بینیمان و کاراکتەری سەرەکی لەو کۆبوونەوە گەورەیەدا تورکیا بووە، رووسیا بووە، هەروەها کۆماری ئیسلامی ئێران بووە. هیچ نوێنەرێکی گەلی سووریا لەوێ نەبوون نەگەر کوردەکان لایەنەکانی تریش. پێم وایە کۆبوونەوەکەی دۆحە گرنگ بوو بۆ گرتبوونەوەی خەڵق و توێشکردن بەڵام هێندە هێزی نییە بتوانێت چارەسەرێک بۆ سووریا دابنێت. من بەلای خۆمەوە هێندە گرنگی نادەم بۆ کۆبوونەوەی دۆحە کە هاوکات بوو لەگەڵ ڕووداوەکانی ناو سووریادا. لە بیریشمان نەچێت لە ئێستادا ڕۆڵی رووسیا و ئێرانیش بە شێوەیەکی بەرچاو لاواز بوون. ئەمە شتێک نییە نوکۆڵی لێ بکرێت. وەک سەرۆک بایدن دەڵێت پشتیوانەکانی ئەمریکا بۆ ئۆکراین و هەروەها بۆ ئیسرائیل مۆسکۆ و تارانی لاواز کرد. هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حیزبڵڵا و ئفلیجکردنی
کاریگەری خۆی هەبووە. جا لەوێنا گەورەکەی جیۆلۆتیکەوە و لە ڕوانگەی پێشبڕکەی هێزە گەورەکانی وەک ئەمریکا و رووسیا و وڵاتی چین و هەتا دوایی ئەمە ئەو ساتە وەختەیە کە لە بەرژەوەندی ئەمریکایە، چونکە رووسیا و ئێران لاوازکراون و هەروەها دەرفەتێکیشە بۆ هەبوونی فرەیی و دیموکراتیش لە سووریای ئایندەدا. دەیڵێمەوە هێندە گرنگی نادەم بۆ کۆبوونەوەی دۆحا، بەڵێ لە ڕەهەندی پرسیارەکە تێدەگەم کە گرنگە هەموو نوێنەرانی گەلی سووریا بەشدار بن، بەڵام ئەوەی دۆحا یەکلاکەرەوە نییە. دکتۆرمی بۆ خۆ دەزانی کۆمەڵگەی نەونەتەوەی داوای سەقامگیریەک دەکات لە سووریادا و زۆرێک لە ئەتوانم بڵم ڕووناکبیرەکانی سووریا دەڵێن ئەو سەقامگیریە تەنها لە ڕێی هەڵبژاردنێکی ڕەوا و ئازادەوە دێتە ئارا. جا پرسیارەکە لەوایە دوای گۆڕینی ڕژێمەکەی بەشار ئەلاساد ئەو هەڵبژاردنە ئازاد و ڕەوایە ینی ئەگەری هەیە لە سووریادا، چونکە ئێمە لە دوای 2023 ژمارەیە هەڵبژاردنمان بینیوە لە وڵاتێکی وەکو عێراقدا، ئەویش دوای کەوتنی دیکتاتۆر لەو وڵاتەدا ڕاستە هەڵبژاردن کراوە، بەڵام عێراقیەکان خۆیان زۆربەیان هەر هیچ نەبێت دەڵێن هەڵبژاردنەکانیش ئازاد و ڕەوا نەبوو. ئەمە پرسیارێکی زۆر جوانە. هەوڵ دەدەم وێنەکە گەورەتریش بکەم بۆ بینینی 30 ساڵی ڕابردوو، نەک ئەوەی تەنها ئیستا باس بکەم. یەکەم هەڵبژاردننی پەرلەمان لە عێراق کرا وەک دەزانین لە ساڵی 1992 بوو لە هەرێمی کوردستانی عێراقدا، ئەوەش پاش دانانی هەرێمی پارێزراو بوو لەو ناوچەیەدا. ئەوە یەکەم هەڵبژاردن بوو بکرێت. دوای ساڵی 2023 هەڵبژاردن لە سەرانسەری عێراقدا کراوە بۆ پەرلەمان و بۆ دامەزراوە خوجەیەکانیش. لە سووریا و لەو ناوچانەش لەژێر فەرمانڕەوایەتی هێزەکانی سووریای دیموکراتدان داوا دەکرا و پلانیش هەبوو بۆ کردنی هەڵبژاردن. هەر لەم هاوینەی ڕابردوو بوو، وەک دەزانین ئەو کاتەی هەسەدە دەسەڵاتی هەبوو لە یەک لە سەرسەی سووریادا. جا ئەگەر ئەو هەڵبژاردنە بکرایە ئەوە دەبوو گەورەترین هەڵبژاردن لە وەتای 2011ەوە لە ناوچەکانی دەرەوەی دەسەڵاتی ڕژێمەکەی بەشار لە ئەسەددا. ئەو هەڵبژاردنە نەکرا و دواخرا. ئەمریکاش لە ڕاگەیاندراوێکدا وتی کاتەکە گونجاو نییە و هێشتا زووە و تورکیا دژی کردنی هەڵبژاردن بوو. هەرچەندە لە ڕاستیشدا ئەو هەڵبژاردنە بۆ کاربەدەستانی خوجەیی بوو. لەو باوڕێدام هەڵبژاردن دەکرێت لە سووریادا چووکە وەک ئاماژەم پێکرد هەوڵ درراوە بۆ کردنی هەڵبژاردن لە هاوێنی ڕابردوودا لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتدا، بەڵام بۆ بەشەکانی تری سووریا دڵنیا نیم، چونکە بۆ نمونە لە ئیدلب ئەو ناوچانش کە تورکیا داگیری کردوون سەوداکردنەکە جیاواز بووە. لە ڕاستیدا تەریبیەک دەبینیم لە نێوان سووریا و عێراقدا لە ڕوانگەی پرسیارەکەتەوە سەبارەت بە هەڵبژاردن. دکتۆرەمی بەرلەوەی بچمە بەشی دووەمی و توێژەکەمان ئەوەی کە لە سووریا ڕوویدا، ئایا هەر ئامانجەکە ڕوخاندنی ڕژێمی دیکتاتۆری بەشار ئەلئەسەد بوو یاخود ئامانجی گەورەتر هەبوو لەوانە بۆ نمونە پەلوپۆکردنی کۆماری ئیسلامی ئێران، کامیان بوو زیاتر؟ جا لە ڕاستیدا و بە ئاشکرایی ئەوەی ئیسرائیل دەیکرد لە دوای حوتی مانی 10 ساڵی پارەوە بە پلەی یەکەم لێدانی حەماس بوو لە کەرتی غەزە و ئەو جا بە ئامانجکردنی حیزبڵڵا و ئیسرائیل لە چەند مانی ڕابردوودا هەر بە تەواوێتی حیزبڵڵای لاواز کرد. ئەمەش بووە مایەی وەرچەرخانێک لە هاوسەنگی هێز لە سووریادا. بەبێ هیچ گومانێک پەرستەندنێکی ئێجگار بەرچاویش هەبوو بۆ ڕێگەگرتن لە دەستێوەردانەکانی ئێران و هەروەهاشکەوتنی ڕژێمەکەی بەشار هێندەی تریش کاریگەری هەبوو. ئەو پەرستەندەش پەیوەندی هەبوو بە هەنگاوەکانی هەسەدەوە کە ڕۆڵی هەبووە لە کوتکردنی جموجۆڵەکانی ئێران. یەکێک لەو شوێنانەی ئێران لە ناوچەی دیڕی زۆر دەویست جموجۆڵی تێدا بکات ناوچەیەکی سنووری نێوان سووریا و عێراق و بەشێکی لە ژێردەستی هەسەدەدا بوو و بەشەکانی تریش لە ژێردەستی ئێران و ڕژێمی سووریادا بوو. ئێستاکە کە قسەی تیادا دەکەین هەسەدە لە هەموو ناوچەکانی دیڕی زۆرەوە بوونی هەسەدا لەو ناوچانەدا و بە تایبەتی لە ئەلبوو کەمال ڕێگری کرد لە جموجۆڵە ئێرانیەکان لە سووریاوە بۆ عێراق و لە عێراقیشەوە بۆ سووریا. دکتۆرەمی من دەگەڕێمەوە بۆ لات. ئەمریکا بۆ شەڕی دژی داعش لە سووریایە و پشتیوانیەکی بەهێزی ئاسمانی دابین کردووە بۆ هێزەکانی سووریای دیموکرات لەو هەڵمەتانەی بە هاوبەشی دەکرێن بۆ بەرەنگاربوونەوەی داعش. We will help ensure stability in eastern Syria.
ئێمە یارمەتی دابینکردنی سەقامگیری دەدەین لە ڕۆژهەڵاتی سووریادا خەڵک و سەربازەکانی خۆشمان دەپارێزین لە هەر هەڕەشە و مەترسیەک ئەرکەکەمان بۆ لەناوبردننی داعش بەردەوام دەبێت لەوانە پاراستنی ئەو دامەزراوە ئاسایشیانی چەکدارانی داعشی تێدا گیراون بەرچاویشمان ڕوونە لەوەی داعش دەیەوێت لە هەر بۆشایەکدا دەرفەت بخۆزێتەوە و توانایەکانی خۆی ڕێک بخاتەوە و شوێنێکی دڵدەدان بۆ خۆی دابنێتەوە ڕێگە نادەینەوە ڕوو بدات. ئەم ڕووداوە تیژڕەوانەی سووریا هێزەکانی سووریای دیموکراتی خستە بەردەم هەنگاوەکانی کە بە پێویست ناودێریان دەکات بۆ پاراستنی ئەزمموی بەڕێوەبەرایەتی کورد لەو وڵاتەدا و هەروەهاش بۆ تۆکمەکردنی ڕەوشی ئاسایشی و ڕێگەگرتن لەسەر هەڵدانەوەی جارێکی تری ڕێکخراوە تێرۆریستیەکەی داعش. ber bayrişên davê valetekî mezin li tevayê Sûriyê çêbû li badiya Sûriyê çêbû li herêmên Xerbî û Başûrî Dêrezorê Reqqa Tevqa hatin çêkirin hêzê rejîma Sûriyê ji vedaran kişiyan û em dizanin ev valetê ku çêbûyî li serî da Daeş dadigire ana gelek agahî em digirin ku Daeş hinek cî girtine xebata xwe xortir kiriye êrişê xwe xortir kirine dîsa hêzên dîtir jî ئەوەنەجی هەڵدەدن کە هەرێمانە بگرن لەبەر مەترسێک سەر گەلێ مەچێت بێ ئەگەرچی ئەنکەرە نکوڕی لێ دەکات بەڵام زۆربەی شیکەرەوە لەو بڕوایەدان بەرنامە ڕێژی بۆ ئەم گۆڕانکاریانە لە سووریادا لە ناو وڵاتی تورکیاوەدا ڕێژراون. وەزیری دەرەوەی تورکیا باس لە ئامانجەکانی وڵاتەکەی دەکا لە سووریای ئایندەدا. ئێمە لە پەیوەندیدان لەگەڵ ئۆپۆزیسیۆندا بۆ دڵنیابوون لەوەی ڕێکخراوە تیرۆریستیەکان بە تایبەتیش داعش و پەکەکە ئەم ڕۆژە ناقۆزنەوە بۆ خۆیان. تورکیا وابەستەیە لە بەرەنگاربوونەوەی تیرۆریزمدا پێویستە بە یەکسانیانە سەودا لەگەڵ هەموو کەمایەتیەکاندا بکرێت غەیرە موسڵمان و کریستیان و غەیرە عەرەب و کورد و هەموو کەمایەتیەکان. کورد لە سووریادا وەک جەختی لێ دەکاتەوە هەموو ڕێوشێنێکی پێویست دەگرێتە بەر بۆ پاراستنی ئەو ئەزمونەی هەیەی لەگەڵ هەموو ئەگەرەکانی ئەو ئاڵوگۆڕانایی شیانیان هەیە لە سووریای نوێدا بۆ ئەمەش پشت بەستراوە بە پەیوەندیەکان لەگەڵ کاراکتەرە نێونەتەوەییەکانی ناو سووریا. ڕاستە لەسەر هەرێمە مەترسی هەنە دەوڵەتە ترک شێوازێکی یەکسەر مەتهدید دکێ خاطری گروپین چەکدار ji jêr de werin heta herêma Dêrezorê Reqê ji ber wê jî ji bo em herêmane biparêzînin gelê xwe biparêzînin piskirêk ji Sûrê ji Xerbî Firatê Rojavayê Firatê hin herêmê me çi destme heye me bikin çi tedbîr heye me bikin di vê mijarê de jî ji bo em va jî bikin em bi Amerîka ra koalîsyona navnetewî ra û bi Rûsya re jî em bi tensiqê me ئەمە برا کار دەکەن تەنسیقی مەخۆرتە و چی پێویست بێ ئەمە وانە بدن مەشاندن. دکتۆرەیمی پێشتر هەر لەم بەرنمەیەدا زۆرێک لە میوانەکانم ینی ئاماژەیان بەوە دەکرد بوونی تورکیا لە سووریادا کێشەکانی ئاڵۆزتر کردووە. ئەی ئێستا دوای گۆڕینی ڕژێمی بەشار ئەلئەسەد تورکیا بەشێکە لە چارەسەر یا بەشێکە لە کێشە؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە و هەروەها پرسیارێکی زۆریش ئاڵۆزە بە وەڵامدانەوە. هێشتا زۆر قورسە لەم ڕۆڵی ئەم ڕۆژانەی ڕابردووی تورکیا بە تەواوێتی تێبگەین واتە لە سەرەتای هێرشەکانەوە بۆ سەر ڕژێم بە پێی راپۆرتەکان وەها پێی دەچێت ئەردۆغان چای سەوزی هەڵکرد بێت بۆ هەیئەت تەحریری شام تا دەست بکات بە هێرشەکانی. هەرچەندە دەشگوترێت دەبوایە هێرشی سنووردار بن نەک ئەوەی هێرش بێت بۆ ڕوخاندنی ڕژێمەکەی ئەسەد چونکە ئەردۆغان دەیویست ئەو هێرشە بۆ فشارخستنە سەر ئەسەد بێت. سەرۆکی تورکیا لە هەوڵێکی چردابوو بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ سەرۆکی پێشووی سووریادا و ئەسەد ڕەتی کردەوە دەیوت کاتێک لە شکری تورکیا لە سووریا دەکشێتەوە ئەو جار پەیوەندیەکانی ئاسایی دەکاتەوە. ئەلبەتە تورکیاش ئەوەی نەدەکرد. جاوەک بەشێک لە شیکەرەوانیش ڕایان وایە کە ئەردۆغان مەبەستی بوو هێرشەکان سنووردار بن بەڵام وەک بینیمان لە کۆنتڕۆڵ دەرچوون. لەگەڵ ئەوەشدا کە لە شکری نیشتیمانی سووریا هێزێکی سەر بە تورکیایە و هەروەهای ئەتی تەحریری شام پەیوەندی لەگەڵ تورکیادا هەبووە هەرچەندێ ئەنقەرە هاوشێوەی ئەمریکا وڵاتانی تریش بە ڕێکخراوێکی تیرۆریست ناودێری دەکەن بەڵام هێزی تریشان لە سووریادا کە لەژێر کۆنتڕۆڵێکی تەواوەتی تورکیادا نین. هەر هەمووشیان کارکتەری نادەوڵەتین پێم وایە هەندێک لە شیکەرەوەکانیش بە هەڵەدا چوون کاتێک ئەو کارکتەرانە نادەوڵەتیانەیان بەهێند وەرنەدەگرت. ڕووداوەکانی ئەم دوایەی سووریا بەڵگەی ئەو بە هەڵەدا چوونن
چونکە کارکتەرە سووریەکانی قەیرانی ئەو وڵاتە پێداگر و یەکلاکەرەوەش بوون بۆ ڕوخاندنی ڕژێمەکەی ئەسد. لەلایەکی تریشەوە ئەردوغان لە ناوڵاتەکەیدا ڕووی لە پەکەکە کرد بۆ پرۆسەیەکی تری ئاشتی و ئەمەش لە لێدوانەکانی دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەبەدا بە تەواوێتی دەرکەوت. هێشتا ڕوون نییە ئەو میکانزمانە بەکوێ دەگەن، بەڵام دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیادا کاریگەریەکی گەورەی دەبێت لەسەر سووریا. بە سوودیش دەگەڕێتەوە لە بابەتی دابەزاندنی ئاستی ئاڵۆزیەکان، بە تایبەتیش لە ئێستادا پێکدادانی گەورە هەن لە نێوان هێزەکانی سەر بە تورکیا و هەسەدەدا. پێویستە ئەو شەڕانە دەست بەجێ کۆتاییان پێبهێنرێت لە پێناو سوود وەرگرتن لەم ساتە وەختە مێژوویەی ڕەخساوە بۆ بنیادنانی ئایندەیەکی باشتر بۆ سووریا. بەڵام کاتێککە ئاماژە بە پرۆسی ئاشتیەکەی لە تورکیا ئەوەی کە دەوڵەت باخچەلی و هەروە ئەردۆغان باسییان نێوە کردووە، بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە لە سووریادا دەبینین هێرش هەر بەردەوامە بۆ سەر بەڕێبەرایەتی خۆسەر لە سووریادا. یعنی ئەمە وای کردووە کە هەندێک لە شیکەرەوە تەنانەت بە گومانەوە بڕوانە ئەو هەوڵەی تورکیا لەگەڵ کووردا دەیدا لە ناو تورکیادا. پێم وایە نیوەندی جیاوازی دەسەڵات لە ناو بەڕێوەبردنیان لە حکوومەتی تورکیادا هەیە و بێگومان ئەردوغان دەسەڵات و هێزێکی زۆریشی هەیە. بەڵام هەندێشتی جیاواز لەو نێوەندەدا دەگوزارێن، وەک ئەوەی سولەیمان سۆیلۆی وەزیری ناوخۆی تورکیا کاتێک بەرپرسی ئەو ناوچانە بوو کە تورکیا لە سووریادا داگیری کردبوون. وابزانم ئێستا دوور خراوەتەوە بەهۆی ئەو پێشێلکاریە هەرە گەورانەی لەو ناوچە داگیرکراوەنەدا ڕوویان داوە. پێشتر هەندێک هەوڵ هەبوون بۆ سنووردارکردنی ئەو پێشێلکردانەی مافەکانی مرۆڤ کە تورکیا دەیکردن لە سووریادا، بەڵام شیانی ڕوودانەوەیان زۆرە ئەگەر فشاری پێویست نەخرێتە سەر ئەنکەرە. بۆ خۆم لەو بڕواایەدام پرۆسەی ئاشتی هەر تەنها سوودی بۆ سووریا نابێت، بەڵکو بۆ هەرێمی کوردستانی عێراقیش سوودی دەبێت و هەروەها سوودی بۆ تورکیا خۆشی دەبێت. پێم وانییە تورکیا ببێتە وڵاتێکی دیموکراتی مەگەر کێشەی کورد لە ناو تورکیادا بە ئاشتیانە چارەسەر بکات و بێگومان ئەوەش کاریگەریەکی زۆری دەبێت بەسەر سیاسەتی دەرەوەی تورکیا لە عێراق و لە سووریاشدا. دکتۆرێمی کێ دۆستی کوردە لە سووریادا؟ ئێمە پێشتر دەگوتراکە ئەمریکا بەڵێ دۆستی کوردە، بەڵام ئەمریکا لە ئێستا لە دوای ئاڵوگۆڕ ڕژێمەکەی بەشار ئەسەدەوە جەختێکی زۆر دەکاتەوە کە ئەمریکا تەنها بۆ شەڕی داعش لە سووریایە. جا پێم وایە ئەوە گرنگە لە بیرمان بێت کە ئەمریکا سەرکردایەتی هاوپەیمانیەتێکی جیهانی دەکات بۆ لە ناوبردننی داعش لە عێراق و لە سووریادا. ئەو هاوپەیمانیەتە جیهانیە لە نزیکەی 87 وڵات و ڕێکخراوی جیهانی پێکاتوە. ئەمەش ینی هاوپەیمانیەتێکی زۆر گەورەیە. جا لێرەدا بەڕوانینی من پێویستە ئەندامەکانی تری هاوپەیمانەتی کاری زیاتر بکەن. هەر بەڕاستی ئەوەی داعش لە سووریا کردێتی دوو چارەکردنی خەڵقەکە بە مەینەتیەکی گەورە بێ لەوەش کێشەی داعش هەر تەنها کێشەی عێراق و سووریانیە، بەڵکو کێشەیەکی جیهانیە و هەڕەشە و مەترسیەکی جیهانیشە. لەبەر ئەوە پێویست بە چارەسەرێکی جیهانیانش هەیە بۆ ئەم کێشەیە. ئەلبەتە ئەمەشیانی کە هەسەدە هەر تەنها هاوپەیمانی ئەمریکا نییە، بەڵکو هاوپەیمانیشە لەگەڵ هەموو ئەندامانی ئەو هاوپەیمانیەتە جیهانیەدا. پێویستە کورد ئەمە بقۆزێتەوە بۆ خۆی و پەیوەندی بکات بە وڵاتانی هاوبەشەکانی تری ئەندامەکانی ئەو هاوپەیمانیەتە جیهانیەوە. هەسەدە هاوبەشی خوجەیی هەموو ئەو ئەندامانەیە نەک هەر تەنها ئەمریکا. دوا پرسیارم دکتۆرەیمی، کورد بۆ خۆی چی لەسرە بیکە بۆ ئەوەی ئایندەیەکی ڕوون لە بەردەمیا بێ، بۆ ئەوەی بتوانێت درێژە بە ئەزمموی خۆی بدا، دەتوانێت چی بکە؟ پێم وایە هەنگاوی گرنگ لێرەدا پێویستە وەک ئەوەی هەسەدە و بەڕێوەبەرایەتی خۆسەر کردویانە کە نردنی ئاماژە بووە بەوەی دەخوازێت لەگەڵ تەواوی کارکتەرەکانی ناو سووریادا لە وتوێژدا بێت، وەک لە ڤیدیۆکەی مەزلوم عەبدیدا بینیمان و دەڵێت شەڕیان نەبووە لەگەڵ هەیئەتی تەحریری شامدا. بێگومان لەوانەیە لە هەندێک بابەتدا هاوڕاییان نەبێت، بەڵام هەسەدە دەڵێت خواستی هەیە بۆ وتوێژکردن لەگەڵیدا و هەروە خواستیشی نیشانداوە بۆ دایالۆگ لەگەڵ تورکیادا. ئەم پرۆسەیە لە سووریادا پێویستە فرەلایەنە بێت و پێویستە هەموو لایەنەکان پێگەیەکی هەبێت لەسەر مێزی کۆبوونەوەکان. من بۆ خۆم لەو بڕوایەدام چونکە هەسەدە ئیستا کە قسەی تیادا دەکەین کۆنتترۆڵی هەیە بەسەر دەواازە سنوورەکانی ئەلبۆ کەمال و سمێلکا و فێشخابووردا. ئەمەش وەها دەکات پەیوەندیەکانی نێوان بەڕێوەبەرایەتی خۆسەر و هەرێمی کوردستانی عێراق پەریان پێ بدرێت و هاتوچۆ لەو دەواازە سنووریانیەوە ئاسایی ببێت. لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی سەردانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا و هەموو سووریاش بکات کە ئێستا وەها مەزن نەکراوە ناوچەیەکی
پارێزراو بن. هەر بۆیە دەڵێم پەرەپێدانی ئەو پەیوەندیانە لەگەڵ هەرێمی کوردستاندا گرنگن بۆ ئایندەیەکی باشتری کورد لە ناوچەکەدا. دکتۆرەیمی سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. لە دوای ڕوخاندنی ڕژێمەکەی بەشار ئەلئەسەد لە سووریادا ڕێبەران و گەورە دیپلۆماتانی جیهانیش داوای پاراستنی کەمایەتیەکان دەکەن لە سووریای نوێدا و بە هەمان شێوەشی وا دەخوازن بەوەی سوود وەربگیرێ وەک دەڵێن لەم دەرفەتە مێژوویەی لە سووریادا هاتوۆتە ئاراوە پاش نزیکەی 53 ساڵی فەرمانڕەوایەتی بنەماڵەی ئەسەد. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە سووریای نوێدا هیچ ئەگەرێگەیە کە کێشەی کەمایەتیەکان چارەسەر کرێ؟ بەڵێن گەلێک سپاس هەر کەس سەرڤەیەکی شەختی سەرڤەیەکی داتینە کۆ دە سووریان و دەرنەها کۆ ئەسەد نەمادنا وێنەیە دەیە دەبێ بەری هەر تشتی مافێن کێم نەتەوان وەر پاراستن وەکو ئەم دەزانم بڵێن نێزیکی 40 سەدی ji rêjeya xelkên Sûriyê kêm netewin. Kurd dora 15 sedîne, Alewî bixwe dora 9 sedîne, Mesîhî 12 sedîne û grûpên din hene Aşûrî û Türkmen û milletên din çikêm çênin etnîkî û çi jîne olî. Ji ber lo hat dibîne piraniya karbidestên navneteweyî behsa wê yekê dikin ku divê ev kêm netewe werin parastin. سەدەبان کوێ هەیە بڵێن ئەوژی ئەوە و هەیە تەحریر شام کۆ ڕێخستنەکە حتانها لەسەر لیستا تەرۆرەیە ئەمریکایە و بەرێ شاغێ قاعدەیە بەرێ لە سووریە بوو ترس هەیە کۆ بڕاستی ئەv گروپا تندرێ و هەواڵ بەندێن ویان سەر بە تورکیە بەنە ئێدی بنپێکردان دەرحەقیوان کەمینەیان بکەن بە تایبەت کورد و کریستیان و عەلەوی. سیروان کۆمەڵگەی نێونەتەوەی ئەتوانێت چی بکات چ میکانیزمێ بەکار بێنێ بۆ پاراستنی مافی کەمایەتیەکان لە سووریادا ئێمە گوێمان لە زۆرێک لە لێدوانەکانی گەورە کاربەدەستانی ئەم وڵاتانە بووە بەس لە شەڕی داعش دەکەن. ئایا بنەبڕکردنی داعش یا سنووردارکردنی جموجۆڵەکانی داعش بەسە بۆ پاراستنی کەمایەتیەکان؟ هەلوەستا ئەمریکایی بکێمانی ئەمریکا ئاڤە گوتی کۆمادەم گۆ گەفە سووری گەفە داعش لە سووری هەیە بەتایبەت دەوێ قۆناغا بە گوهێز و هەستیاردە ئەمێ هێزین خۆیان لە سووریە بهێلن ئەمێ فشاری لەسەر داعش بەردەوام بکەن حتا ڕادەیەکێک و داعش ئێدی نکارە بە سوودێژ vê قەرباڵغ و ئالۆزیا کۆ لە سووری هەیە بەتایبەت دووارێ ئەولەکاریدا لە دەڤەرێن بە یابانە سووری بگشتی لێ بەتایبەتی لە بنگەهێن بەریێن کۆ داعش تێدا بەهێز و وەکو هەنێک بەشێن پارێزگا حەمسە هەنێک بەشێن پارێزگا دێر زۆر و ڕقا ینی ئەو جهێن کۆ داعش بەرێ لێ بەری چەند ساڵان لەوێ دەکێت چالاک و لێ تێراوەی ناکە ینی ئەم نەتەوەینێک بووی ژێڤە کۆ نەتەوەینێک بووی کۆ دوێن ها مەکانیزمێک وەرە داڕشتنش بۆ کۆ ئەف کەس لە سووریە وەرم پاراستن ینی مەبەستا من کەمینەش بەرگۆن ها مژار ئەوە بڕاستی بڵێن مژار ئەوش بەرگۆک مەگوت و هەیە تەحریر شام ژکوتێ و باکرانداوە چییە لێ خویایە هێدی ئەم بێژن گۆتارە ناونەتەوەی بەربوویەکێ بدڕێک و ئەگەر هات و دەستورەکەن و وەختا دەما داڕشتنا دەستورەکەنوش بوو سووریە دەبێ مافین کەمینەیان وەرم پاراستن. باشە لە ناو کۆمەڵگەی سووریادا بەگشتی چۆن دەڕوانرێتە مافی کەمایەتیەکان؟ ئێمە پێشتر ینی هەندێک کێشە و هەندی ئاڵۆزیمان دەبینی لە نێوان کەمایەتیەکاندا بۆ لەمە دووا چۆن؟ من دوو راپۆرت لە سەرێ مژارێ ئەدوان چەند ڕۆژات ئامادەکردن بڵێن یەک جوان لەسەر کا ئێدی وێ چاوە لە کوردان و لە کریسیانان بەتایبەت لە باژارێن مەزن وەکو حەلەب و دووە مەزنترین باژارێ سووریەیە وێ چاوە مەلەکردن لەگەڵ وان هەردوو کەمینەیان وەرەکردن حەیان ها هەیە تەحریر شام تشتێ باش دەبێژە و سەرۆکی ئەمریکی بایدن دەگۆتارەکە خۆ ئەڤە گوت و حتانها ئۆپۆزیسیۆن مەبەستاوی هەیە تەحریر شام تشتێن باش دەبێژە لەوێ تشتێن باش لەسەر عەردێژی وەرگەراندنەوان وەرەکردن حتانها کێم ڕێخستنن مافین مرۆڤ ئەوێ کۆ پەیوەندیان بوار هەیە دەبێژن کێم بنپێکردن هاتنەکردن بڕاستی لێ تەنێ قۆناغای ڤەگوهێزە تەنێ دەستپێکێ ئەمێ لێ بنان کا قۆناغا بێت وێ چ ببنەها هەنێک کۆبوون ژید لەگەل ئەمبێژن ڕێبەرێن جوواکە عەلەوی کۆ بەشار ئەسەد یان ماڵباتە ئەسەد ژێتێ هەنێک کۆبوون ناوبەرەوان هەیە تەحریر شام لە قرداحا کۆ باژارێ دایکبوونا حافز ئەسەد بوو لور چێ بوویە
هناك بيامن ام بيجن مسوگر کرنا مافین وان که منتوان هاتیه کرن لی بلین ام تبع ظانن کو کواليسيون که هیزن سرهلاین اپوزیسیون هبون بلکه هیئت تحریر الشام وان پیامان دداج برگو او دخواز خونی شام بک و کو هیزه کنن ریه هاتیه گوهرتن حرتشتوی هاتیه نو هیزه کار د صلات و حکمرانیه بک لی گله گروپ اندنی بتابت او انسر بترکیه و کو هناك جوان رخصتن کو امریکا و کو رخصتن تروریست بناف کریه اوانا نایم کنترل کرن وكو نمونه لمنبج للدفرين دنيا باريزغا حلبة حتى الكوبا نجي مدرسي هي إيريشي كردات كنجبرلو وتستا مزن وراستي أزمونا راستقين أو بكا حتى كيجان رادية هي التحرير الشام ومزنترين هي زدنا أوبوزيسيونيت كونها حكمرانية دكا حتى كيجان رادية دكا دا صلاة أخوة نن لسر سوريا لسر آلية دنيا أوبوزيسيوني بتشسبينا سیروان پێشتر ئاماژۆ بۆ کرد کە هەیئەتی تحریری شام هەتا ئێستش لە لیستی تێرۆریستانی ئەمریکادایە و زۆر وڵاتی تریش بە تێرۆریست ناودێریان کردووە لە هەمان کاتیشدا بە پێی میدیاکانی ئەمریکا باز لەوە دەکرێت کە لەوانەیە هەیئەتی تحریری شام ئەو نازناوە تێرۆریستی لەسەر هەڵبژیرێت ئەگەر شتێکی وا ڕوویدا چ گۆڕانکاریەک دەبێت بۆ هەیئەتی تحریری شام هەیە تحریر شام نها سیاستێتکە و ئەو دەزانێت چ تشتێک و جڤاکە ناونەتەوەی دخواز ببهیزە لە ڕۆژاوای جڤاکە ناونەتی یا ڕۆژاوای ئەمریکا وڵاتێن دن چ تشتێک و دخواز ببهیزە هەیە تحریر شام لەسەر عەردەیە دەبێژە ئەم سووریەکە پڕنەتە و دخوازن و تێدا ئارامی هەبێ و تێدا دادمەندی هەبە ام بحركه سيردان وسندني بكن دناف ام بيجن بيكاتين جواكا سوريدا وبراستي جي ولاتين روجافاي خوازن فان تشتاب بيزن لوكو بايدن جي قوت بايدن قوت كو امي تني جافديريه بكن نها امريكا دروشا جافديريه دي كا بزن حتى كيجان رادي اف جروب هان بجدي لسعر دي مامالي بفان دوسين جرينجو هستيار دكا ولسروي بنجهي كا بدستك امريكي حتى جدنج امريكا جير قوتو نها ام دقوناغا ليفغري دنا كا امي جافي خو بدني اگر براستي امي كاربن دانو استندني باواي كي فرمي بهي تحرير الشام بكن لي صديصه بلن ببوره افقش لسروي كيدميني كاد في دوان چند هفتين دهاتو دوي وهي تحرير الشام تشبكن نشانم بيشي تيكلن تفل هافن لآلية كي دبيجن أمي باراستنا كمنا طبعا بكن للآلية دنجي هجرت الكابينية وجوهيز يا أبو محمد الجولاني بنا كون هذا نافي أحمد الشرع تناس كرن براني كسنن ميرن كسني باك جراوند دوان يا أخوان مسلمين يا كسني سلفيين وجهادين جبرلو أم نظان كاويد فان شان روجات شبابن جافين هيئة تحرير الشام للسر عرضي ودانو استندناوي بفان دوسان ويصدينا صد دسني شانكيرنا كسني جهمو اولام اگر افيك بيكات بلكي امريكا وولاتن روجاواي ايدي دانو استندنه بير بوغهرن يانجي ودس اوكو دسبيك ويجلستا تروري درخينن يعني بقشتي كومرجي نيونتوي نايد او ازموني طالبان لسوريا دا دوباره بيتو بخود زاني يعني كاتك حكومه لافغانستان قرا طالبان كومل ياساي اجغار تندو راقي بنامبر با خلشي افغانستان درك يعني افجي تشتكي ازمونك درسك جو هيئه تحرير الشام بتايبت سوجي ورقرت درباسي شامي نبو وحرتش روخانا حتى حكومة بخوش وكهشت يعني حكومتها بشار الأسد ما رجيم شو بشار الأسد شو لحكومتها يعني سروك وزير ما وزير ما حطاكو أو بروسيسا هان دسبيك بروسيسا فجوهستني مثلا هناك بانغوازي بلافكر هناك داخواني بلافكر جو تشينا بكاس نزيكي ملكين جشتي ببن تشينا بكاس نزيكي دزجهن دولته وحكومته ببن بنك مثلا بنك نافنديا سوري بريارك درخست جو امريكاري خبر دوام بكن مثلا هي تحرير الشام هروها داخوانك درخست جو تشينا ب اندامن وين يعني تشكدار وين نزيكي جناب بن يعني تشتنا لسر جناب فرض بكنا فانا قش داخوانين على سر عرضه صدي صد قال لك تشت هنا نوقو او لسر مديا وراغهاندين بيجن لصدي صد او تجربة افغانستان بطالبان رشيبو هي تحرير الشام ناخذ كل سوريا دوباره بكيماني والله بيش دشي سيروان يعني سوريا لا ازموني عراقي جور قرتبي لدواي 2003 او شبرزي وبرتوازي كدروز راسته لي بلان تشتكي جود في ام بيجن اف كان صالم بكيماني 2016 باريزگها ادلب لباكور روجافاي سوريا جوي شاي حتى بري كان روجان لجير د سلاطه ببراني لجير د سلاطه نصره وكوبا باشا نافي خكر هيئه تحرير الشام قال لك نمونه الويدك هنا اجر
ميجو درسك بدل ما يام تشتكي جي فير من أوكو نصرة نكار أواي تشتكون هاد بيجي حكمرانية بك لو إذا كقانون كتندري يا إسلامي مشان دبو شريعة يعني شريعة إسلامي لو إذا دستور دا صلاة بو ونهاتي أخافتن دو بديسجي أجر هاتو دستور كنو لسوري هات أواكرن ويصدي صد جدرا ويان شافكانيا ويسركي شريعة إسلامي بإجام دوي أمتني ببينن كابراستي وأفكريا يعني أخافتني وان ببن كريا صار عرضي يعني وكو تقوي سیروان زۆر سپاس دەکەم. سپاس بڵێ. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان.